چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنن لە کاتێکدا پرسێکی گرنگی وەک هەڵبژاردننی کەرکووک کە پێویستە لە بەغدایەک لای بکرێتەوە کەسی سەرکردایەتی کورد گرنگی تەواو بەو لایەنە نادات و ئەمە شوای کردەوە پرسی هەڵبژاردننی کەرکووک بە چەقبەستووی لە بەغدا بمێنێتەوە. ڕۆکە ئەبینی مەسەن حکوومەتی ئیتیحادی بە هەموو شێوەیە کە ئەگەڕێ بە دوای خاڵێکی نەگەتیڤ لەسەر ئاسی کەرکووک بێ لەسەر ئاسی فراکسیۆنەکانە ببێ لەبەر ئەوەی کە ئێمە نەمانتوانی پێداگیرێکین هێزی ستاتوێ دروست بکەین لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادی کە بڵێن ئێمەش ئەمڕۆکە نەتەوەیشین پێویستە بە تایبەتی کەرکووک لە پرۆسەی پارێزگاکان بەشدار ببێ. بەردەوام ئەوەی کە لەم ساتە وەختی کە قسەی لەسەراکەین ئەو مراوەغانی کە حکوومەتی ئیتیحادی کە وە لە لایەکی ترشە هەنێ لایەنی سیاسی هەیە کە ئەمڕۆکە لەسەر با بڵێن بە شێوەیەکی گشتی لەسەر دوو پرس لەسەر باشووری کوردستان ئەڕوا ئەم دوو پرسە تەزاڕۆبیان کردو ئەوش پرسی هەڵبژاردننی پارێزگاکانە و لە لایەکشان ڕیفراندۆمە ئەمە هەیەجانێک بەڵێن سەر لە شێوانیشی دروست کردو لەسەر ئاسی باشووری کوردستان کاریشی بە عقارێک کاچێ دیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەت پارێزگای کەرکووک لە 2005 تا ئێستا نەکراوە ئەمە کارێکی خراپ بۆ غەدێکی گەورە بۆ لە شاری کەرکووک دەبای پێش هەر کەس لایەنی کوردی کە بەشێکی ئەساسی پێکهاتەی ئەم شارە بەشێکن لەو خەڵکی کە تەئیدی کوردستانی بوونی کەرکووکان دەبواە بە جددی کار لەسەرەوە بکەن کە پرۆژە یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بخەنەوەواری جێبەجێکردنەوە لە ساڵەکانی تر کە پارێزەکانی ترکرا ئێرەش بکرێت بە تایبەت ئێستا کاتێک ئەم بابەتە هاتووە گۆڕێت دەبواە خەڵکی هێزە سیاسەکانی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد زۆر بەجددی بێ لە پشتیوانی پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا بکە بۆی کەرکووک لەم جارە لە هەڵبژاردنەکانە جارشتر بێبەش نەکرێت. کەرکووک بە جۆرێک بێخاوەن ماوەتەوە بەڕاستی چکە هەرێمی کوردستان کەم تا زۆر خۆی ناکا بە خاوەنی و ئەو پرۆسەیەکی گرینگە بە نسبەت کەرکووک چکە هەموو لایەک دەزانن هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە لە دووخولی ڕابردوو و لە کەرکووک تا ئێستا بە پێی یاسای کۆن مەعاملە لەگە کەرکووکاکە حکوومەتی عێراقی ئەمە وای کردوە کەرکووک و خەڵکی کەرکووک لە کۆمەڵێ ماف و ئیمتیازاتی حکوومەتی عێراقی بێبەش بکرێ. دیارە ئەو گفتوگویانەی ئەکرێن بە تاکید لایەنەکانی بەرامبەر و بە تایبەتیش عەرەبەکان بە نێتێکی زۆر شۆڤینیانە تەعامل لەگەڵ ئەم پرسەیەکەن بۆیە بە تاکید فرامۆشکردنی کەرکووک فەرامۆشکردنی ئەو گفتوگویانەی کە ئێستا لەبارەی یاسای هەڵبژاردنەکانەوە ئەکرێ لەلایەن هەرێمی کوردستان کارێکی خراپە. بە بڕوای شارزایکی بواری هەڵبژاردن و ڕاپرسیش لە کەرکووک کورد ئامادەکاری بۆ ڕیفراندۆم لە کەرکووک نەکردووە کە بە زۆری باسی دەکات و پرسی هەڵبژاردننی کەرکووکیشیان لە بەغدا فەرامۆش کردووە. سەرەتا تۆ ئەبێ ئەرزەکەت یەک خەیت واتە ناوچە دابراوەکان بگەڕێنیتەوە سەر خاچی کوردستان ئەوسا باسی ئالانی دەوڵەت بکەیت ئەو کاتە تۆ ڕەنگە گرفتت کەمتر بێ ڕەنگە تووشی کۆمەڵی شت نەبی بەڵام ئێستا هێشتنەوەی ئەم ناوچانە بە معلقی و هەوڵدان بۆ بنیاتی دەوڵەت و بۆ ڕیفراندۆم من تەسەورەکەم ئەوە بەسەری ئەمەیە خراپەشکێتەوە لە ناحەیەکی تر لەم ڕۆژەیە بەڕاستی ڕۆژی کرانەوەیە و ڕۆژی ئەوەیە کە هەرم پارێزگایەک بۆ خۆی حکمی خۆی بکە هەر بۆیە پارێزگای کەرکووک زۆر گرنگە بۆ احتیمامیان نەداوە مەسەن بە هەڵبژاردننی پارێزگای کەرکووک لە نێارەکانی کورد دائیمەن پیان ناخۆشە کە کورد زۆرینەیە لە کەرکووک هەوڵ ئەدەن ئەو زۆرینەیە لە ساڵحی ئەو کوردانە بێ بیکەن بە قوربانی لە ساڵحی ئەوانە بێ یعنی کورد بمانەوە نەمانە هەر لە 57ەوە کورد دائیمەن لە نیو زۆرتر بووە لە کەرکووکە و ئێستاش کە ئەو کاتە ڕەنگە زۆر دقیقش نەبوو بێتێن مۆزەفی کەرکووک کوردیش نەبوو بێ هەر کورد زۆری نەبووە هەر بۆیە ئێستا بەڕاستی پێویستە ئەم یاسایی کە ئێستا لە پەرلەمانی پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمانی عێراقا یاسا ناسەکانی ئێمە و نائیبەکانی ئێمە لە پەرلەمانە هەوڵ بن یعنی شتێک بچەسپێنن کە باش بێ و هەڵبژاردنیش بکرێت لە کەرکووکە. فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا کەم تا زۆر کاریان کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵام کێشە لە دواکەوتنی بڕیاردان لەسەرەوە پرسە بۆنی پلانی ناوخۆی وقلیمی و لە پاڵیشیدا خەمساردی هەرێمی کوردستانە بۆ پرسە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە ڕابردوودا سەرکردایەتی کورد هاوکار و پشتیوان نەبووە بۆ مادەی 140 لە قۆناغی ئێستاشدا بۆ پرسێکی گرنگی وەک هەڵبژاردننی کەرکووک بە ئامان شێوە پلان و بەرنامەیان نادیارە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.